سبحان الذي أسرى بعبده. کۆبوونەوەی لووتکەی ئیسلامی قودسی خۆرهەڵاتی بە پایتەختی دەوڵەتی فەڵەستین ناساند و بڕیارەکەی سەرۆکی ئەمریکاشی باڵوەشاو و پووچ ناوبرد. 14 yaşında bakınız yüzü kan revan içinde. ئەمڕۆ بە ئامادەبوونی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و سەرۆکی ڕێکخراوی هاریکاری وڵاتانی ئیسلامی لە شاری ئەستەمبول لە تورکیا کۆبوونەوەی لە ناکاوی لووتکەی ئیسلامی لەبارەی بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە قودس بەڕێوە شوو. ڕاگەندراوی کۆتایی کۆبوونەوەی لووتکەی ئیسلامی ناوی قودسی خۆرهەڵاتی وەکو پایتەختی فەڵەستین هێناوە و داوەشی لە سەرجەم وڵاتانی جیهان کردووە دان بە دەوڵەتی فەڵەستین دابنێن و قودسی خۆرهەڵاتی داگیرکراویش وەکو پایتەختی فەڵەستین بناسێنن. ڕاگەندراوەکەی لووتکەی ئیسلامی بڕیارەکەی سەرۆکی ئەمریکاشی لەبارەی ناساندنی قودس وەکو پایتەختی ئیسرائیل ئیدانە کرد و باڵوەشاو و پووچ وەسفی کرد. ڕاگەندراوەکە ئاماژەی بەوە کردووە کە بڕیارەکەی ترەمپ تاگلایەنە و نایاسایی و دان پێدانەنراوە و بە پاشەکشە لە پرۆسەیە شیش دادەنرێت. It is time to officially recognize Jerusalem as the capital of Israel. لووتکەی ئیسلامی ئەستەنبوڵ ئەو بڕیارەی سەرۆکی ئەمریکا کە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو سەبارەت بە قودس دەری کرد بە هاندانی ئیسرائیل بۆ درێژەدان بە سیاسەتی داگیرکاری و جیاکاری و پاکتاوی ڕەگەزی ناوی بن. کۆبوونەوەکە ستایشی ئەو کۆدەنگیە نێودەوڵەتیەشی کرد کە بەرامبەر بڕیارەکەی ئەمریکا دروست بووە و بە پەیامێکی بەهێز و پاڵپشتی مافی گەلی فەڵەستینی دەزانێت. Biz bugün Kudüs'ü Filistin'in başkenti olarak tanıdığımızı ilan ettik. لای خۆشیەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و سەرۆکی ڕێکخراوی هاریکاری وڵاتانی ئیسلامی دوا بەدوای کۆبوونەوەکە ڕایگەیان لەم کۆبوونەوە بەدواوە قودس پایتەختی فەڵەستینە. ئەردۆغان لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد کە بڕیارەکەی ترەمپ هیچ بەهایەکی لای ئەوان نییە و داواشی لە بڕیار بەدەستانی واشنتن کرد لەو بڕیارەیان پاشگەز ببنەوە وتیشی لە ڕێگەی ئەم کۆبوونەوە مێژوویەوە بۆ هەموو گیانمان سلمان کە قودس بەتەنها نییە. نقطة أخرى سنذهب إلى مجلس الأمن ليبطل هذا القرار. لای خۆشیەوە مەحموود عەباس سەرۆکی فەڵەستین ڕایگەیان پرۆژەیەک دژ بە بڕیارەکەی ترەمپ ئاڕاستەی ئەنجومەنی ئاسایش دەکەین. ڕێکخراوی هاریکاری ئیسلامی پێشتر بە ڕێکخراوی کۆنگرەی ئیسلامی ناسرا بوو لە 25 ئەیلولی 1969 لە کاردانەوەی سووتانی مزگەوت یەقسا لە 21 ئابی هەمان ساڵدا دامەزرا. ڕێکخراوی هاریکاری ئیسلامی لە دوای نەتەوە گرتوەکانەوە بە دووەم گەورەترین ڕێکخراو دادەنرێت و 57 وڵات لە خۆ دەگرێت بەسەر 4 کیشوەریشدا دابەش بووە. لە کۆبوونەوەکەی ئەستەمبولدا لە کۆی 57 وڵاتیاندام 48 وڵاتیان ئامادە بوون و تەنها 16 وڵاتیان لەسەر ئاستی کەسی یەکەم بەشداریان کرد. هەریەک لە پاشای سعودیە و سەرۆکی کودەتای میسر و شانشینی ئیمارات و پاشای بەحرەین سەرۆکی عێراق لە دیارترینەوە سەرۆکانە بوون کە بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد.